بە بەشداری 13 گروپی جیاجیا چوارەمین ڤیستیڤاڵی کەلتورە جیاوازەکان لە شاری ڕانیا بەڕێوەچوو. لە ڤیستیڤاڵەکەدا قووە تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم و ژمارەیەک لە فەرماندەکانی پێشمەرگە و جەماوەرێکی زۆر ئامادەی بوون. ئەو گروپانەی لەو ڤیستیڤاڵەدا بەشدار بوون جگە لە شارەکانی هەرێمی کوردستان لە هەریەک لە شارەکانی بەغدا و ڕۆژئاوا و خۆرهەڵاتی کوردستان و تارانەوە هاتبوون کە بە چالاکی هونەری جۆرا و جۆر سەرنجی ئامادەبوانیان بۆ لای خۆیان ڕاکێشا و بە شەشی هەر زۆری چالاکیەکانی یەکەمین شەوی ڤیستیڤاڵەکەش تایبەت بوو بە نەبەردی و ئازایەتیەکانی پێشمەرگە. دیارە هەر دروستبوونی ڕایال لەژێر دروستمی ئاشتی و پێکەوەژیانە دیارە فستیڤالش بەشێکە لەو ئیشەی ئەو کاری کە دەیکەین کە دەمانەوێت هەمومان کۆبینەوە لەژێر ئەڵای ئاشتی و پێکەوەژیانی هەموو کەلتورەکان و ئەم ساڵ 13 گروپ بەشدارە کە چوارەمین فستیڤاڵە کە ئەم ساڵ بەڕێوە دەچێتێت. دیارە ناکرێ شەڕ و ئاشوب کە تووشی وڵاتەکەی ئێمە بووە وامان لێ بکە هونەر لەجێ خۆی بوەستێ بۆیە دەبێت بەردەوام برەو بە هونەر بدەین ئەگەر شەڕ و ناخۆشیش بێتن. ئەوەی کە ئەم ساڵیش ئێمەی کۆکردەوە لەژێر دروستمی سەربەرزی و پێشمەرگە ئەم فستیڤاڵی بۆ ڕێخستی. ئێمە گروپی هەڵپەرکەی یانە و سیاوچەمانەی هەورامانەوە هاتوین بەشداری لە چوارەمین ڤیستیڤاڵی کەلتورە جیاوازەکان کە بەمەبەستی پێوە کە پێکەوەژیان و ئاشتی دوو ڕۆژ لە شاری ڕانیە بەردەوامە بێت. ئێمە وەکو هەورامان وەکو کەلتورێکی ڕەسەنی کوردەواری لەم ڤیستیڤاڵەدا بەشداری دەکەین بە گروپی هەڵپەرکە. ئەم بخۆ ئەم بەنابەرن کوردێر و ژاوانە ئەم 5 ساڵێمە ئەم لە هەولێرێ دانیشتینە ناوێ تیپی مە ئارمان جعفرینە ئەم لە کارێ خۆ ئەم بەردەوام دکن لە هەولێرێ ئەف جارا یەکەم ئەم لێ فستیڤالێ بەشدار دەبن ئینشاڵڵا ئەم کێفخاشنە ئینشاڵڵا ئەمێ سبەینێ ئەمێ تابلۆکێ ji herêma Efrînê em ê bejdar bin verê em kultura Efrînê bi inşallah bigînin xelkê Raniya û her çar perçê Kurdistanê. ئێمە وەکو گروپی هونەرە میلەکانی شاری هەولێر هاتوین بۆ فستیڤاڵی کەلتوری جیاوازەکانی ڕانیا وا دیارە کوردستان دەوڵەتێکی وا دیارە وەکو دەوڵەت ڕەچاو کراوە بۆیە هەموو وڵاتان کللتوری خۆیان لێرە نیماش دەکەن بە خۆشحاڵین بەڕاستی خۆشحاڵەکەشمانەوەیە کە لە وڵاتی خۆمانە ئەو نمایشاکرێ. ئەم ئەندامێتی شاریە کۆمەلگا شاریە ئەمە ئیرۆکە ڤیستیڤاڵە ڕانیە بەشدار ببووین پێشمەرگە و شنگامە تەقدیم کرد ئەم گەلە کەیف خۆشین کوێ ڤیستاڵێم ئامادە بووین. ڤیستیڤاڵی کەلتورە جیاوازەکان بۆ چوارەمین جارە ڕێک دەخرێت و لەلایەن سەنتەری ڕایڵ بۆ ئاڵوگۆڕی کەلتوری سەرپەرشتی ئەکرێ. ئامانجیش لەم جۆرە ڤیستیڤاڵە جگەل لە نیشاندانی کەلتور و فەرهەنگی نەتەوە و شارە جیاجیەکان هاوکات وەڵامێکیشە بۆ دوژمنان کە لە سایەی پێشمەرگەدا ئەوان ناتوانن ڕێگری لە خۆشیەکانیان بکەن. ئادەم ئاودەل کەناڵی ئاسمانی کەرکووک ڕانیە.